6 ساڵ بەسەر ڕووداوی شنگالدا تێپەڕ دەبێت کە تێیدا ئێزیدیەکان وەک پێگاتەیەکی دیاری کوردستانی عێراق کەوتنە بەر شاڵاوی هێرشەکانی داعش بۆ سەر شنگال و دەوروبەری کە لەو ڕووداوەدا 6470 کوردی ئێزیدی ڕفێنران و بەشێکیان ڕوبەڕووی کوشتن بوونەوە و ئێستاشی لەگەڵدا بێت 2787 کوردی ئێزیدی چارەنووسیان دیار نییە. چاودێرێک پێی وایە کورد لەبەر یەک نەگرتووی و کێشەکانی نێوان هەرێم و بەغدا نەیتوانیوە کەیسەکە بە جینۆسایت بناسێنێت. بەشێکیشی کەم تەرخەمی کووردە لە مەحافلی نێودەوڵەتیە لە ڕووی دیبلۆماسیە کورد نەیتوانێت هەم یەک ریزی خۆی هەم سیراع و ململانەکانی ناو حیزبە سیاسیەکان بوونی کێشمەکێشی سیاسی زیاتر شەڕی حیزبی و پۆستی حیزبی و ئەمانە ڕەنگە هۆکارە بێ ئەویش بۆی کە کورد نەیتوان یەک دەنگ قسە بێ بەتاتی بابڕێن لە دەرەوە کە بە یەک ئاراسە بە یەک قسە بە یەک هێز قسە بکە بتوانێت ئەم کەیسە ئینسانیانەی خۆی بتوانێت سوودی لێ بینێ. پێگاتە ئاینەکانی دیکەی عێراق بێستاشەوە گەلێک جاران لەلایەن گروپە تیرۆریستیەکانەوە دەکرێنە ئامانج. کاکەیەکان وەک خۆیان دەڵێن کەیسی شنگال پرسیاری گەورەی دروست کرد و وەڵامەکانی کەوتنی شنگالیش ناڕوون بوون. پێویستە بەر بە هێرشەکان بگیرێت. ئێمە تەنها ئەو تاوانە لە داعش نابینین و لە فکری داعش ڕاستە داعش وەکو هێز نەماوە بەڵام وەکو فکرە ماوە ئەمە هەر هەڕەشەیەکە لەسەر پێکاتەکان و لەسەر پێکەوژیان و لەسەر بیر و ڕاجیاوازەکان بەڵام هێزگەلی کە دەستیان هەبووە لە قەتڵ و عامکردنی یان لە هاوکاریکردنی داعش بۆ قەتڵ و عامکردنی ئێزیدیەکان پێویستە ئەم کەیسە لێکۆڵنەوەی تیا بکرێ ئەم کەیسەدا نەخرێت و هەر کەسێک کە کەم تەرخەم بووە لەو کەیسەدا دادگایی بکرێت. بەڕێوەبەرێکی گشتی لە وەزارەتی شەیدان و ئەنفالکراوەکان دەڵێ لەلایە کورد نەیتوانیوە کۆدەنگی بۆ کەیسەکە دروست بکات و بیباتە دادگای دادی نێودەوڵەتی و لەلایەکی دیکەشەوە بە ئەندام نەبوونی عێراق لە دادگاکەدا گرفتێکی دیکە بووە. ئەو ململان و سیراعە کە لە نێوان هەرێمی کورسان و بەغدا هەیە کە دیارە گەلی شنگال بەشێکن لە نەتەوەی گەلی کورد بۆ خۆی ئەمەش بووە هۆی کە تا ئێستا ناوچەکانی ئەوان لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقیە کۆمەڵێ لەمپەر دوای کردووە نەتوانرێت ئەم کەیسە وەکو کەیسێکی ڕسمی و فەرمی لە مەحکەمەی عەدلی نێودەوڵەتیە دانی پێ دابنێت کە ئەمە جینۆسایدە بۆ خۆی هەر ئەمە گرفتە تا ئێستش لەسەر هاوڵاتیانی شنگال لە ڕووی قەرەبوونکردنەوە لە ڕووی زەمانی حیاتیانەوە. بەپێی دوایین ئامارەکان 550,000 کوردی ئێزیدی لە هەرێمی کوردستانی عێراقدا هەن. لەو ڕێژەیە 360,000 ئاوارە بوون و بەشێکی زۆریشان ئێستا لە کەمپەکانی دۆهۆک نیشتەجێن. ئێستاشی لەگەڵدا بێت ژمارەیەکی کەم لە ئێزیدیان گەڕاونەتەوە شنگال. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.